بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. خۆشحاڵم بە دیداری هەموو بەڕێزان خوشکان و برایان لەم ئێوارە کۆڕەدا و سوپاس و دەستخۆشیش دەکەم لە برای بەڕێزم کاک پەیوەند و لە کاشێ موحسین و لە مەڵبەندی سلێمانی. بەڵام من سەرەتا دەمەوێت ئەوە بڵێم کە ئەم وتارەی من و ئەم کۆڕە فراوانترە لە چوارچێوەی مەڵبەند و فراوانتریشە لە چوارچێوەی کۆمەڵی دادگەریش. من بەڕاستی لێرەوە دەمەوێت قسە بکەم لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو پێکاتەکانیەوە و بە هەموو ئەوانەی کە چی ئینتیمای حیزبیان هەیە یا ئینتیمای حیزبیان نیە و ئینتیمای حیزبی جۆرا و جۆر قسە دەکەم بۆ هەمووان. یعنی حەقیقەت من لە چوارچێوەیەکی حیزبیدا قسە ناکەم، لە چوارچێوەی خەڵکی هەرێمی کوردستاندا قسە دەکەم و ئەم بابەتە پەیوەندی بە هەموو لایەکەوە هەیە کە ناونیشانەکەی بەم شێوەیە خێزان بناغەی کۆمەلگایە با لە بنکۆڵکرانی وریابین. ئەم بابەتە بەڕێزان شەوانەی لەم هۆڵەدا تەشریفتان دانیشتۆ من لە خزمەتتاندام ڕاستەوخۆ چ ئەوانەی لە پشت ئێوەوە گوێیان لە قسەمان دەبێ و ڕەنگمان دەبینن لە هەر شوێنێکی وڵاتەکەی خۆمان و دنیادا هەن. خێزان کە من گوتومە بناغەی کۆمەلگایە، لە ڕاستیدا نەک هەر بناغەی کۆمەلگای ئێمەیە بەڵکو بناغەی هەموو کۆمەلگاکانی مرۆڤە، بەڵکو بناغەی مرۆڤایەتیە. یەکەمین دوو مرۆڤێک کە دوای هەموو بەشەریەتیان لێوە پاشکەوتووە لێکەوتۆتەوە، ئادەم و حەوا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ، یەکەم خێزان و یەکەم خشتی بینای مرۆڤایەتی بوون. وەکو خوای پەروەردگار لە سوورەتی نیساءدا دەفەرمێ یا ئەیوهە الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء. ئەی خەڵچینە پارێز لەو پەروەردگارەتان بکەن کە هەمووتانی لە یەک نەفس هێناوەتە دی و هەر لە خۆیشی هاوسەرەکەی هێناوەتە دی، واتە ئادەمی خوڵقاندووە و هەر لە شێوە و پێکاتە و سروشتی ئادەمیش هاوسەرەکەیشی کە حەوایە هێناوێتە دی، کە ئەوە یەکێکە لەو هەڵانەی دەبێ ڕاستی کەینەوە کە لە پەیمانی کۆندا باسی ئەوە دەکە ئافرەت لە پەراسووی ئادەم دروست بووە، بەڵام لە قورئاندا وا نافەرموێ و فەرمایشتەکەی پێغەمبەریش سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە ئافرەت دەشوبهێنێ بە پەراسووە، ئەویش مەبەست پێ ئەوە نییە، بەڵکو مەبەست پێ وێچواندنی ئافرەتە بە پەراسوو کە پەراسوو بەهۆی لاریەکەیەوە ئەو 24 پەراسووەی کە قەفەزی سینگ پێک دێنن بەهۆی لاریەکەیان نتوانێت قەفەزە پێک بێنن کە ئەو قەفەزی سینگە بەهادارترین ئەندامەکانی مرۆڤ دەپارێزێت کە جەرگ و سیپەلاک و گورچیلە و پەنکریاس و ئەوانن دڵ و ئەوانن. بە هەر حاڵ من لێرەدا قسە بۆ هەموو لایەک دەکەم ئەوەی کە قسەکەمان لێ وەردەگرێ و من لەو سەرەتایشەوە ئەوەش دەڵێم کە هەم ئێستا و هەم لە ڕابردوودا هەوڵم داوە من دڵسۆزانە قسە بکەم. بەڕاستی لە بوغز و غەرەزەوە قسە ناکەم و ئەم مەسەلەی وەکو کاک پەیوەند ئاماژەی پێدا لقوپۆپی زۆری هەیە و هەستیاریەکی پەیدا کردووە، بەڵام من هەموو لایەک دڵنیا دەکەمەوە زۆر دڵسۆزانە قسە دەکەم و هەوڵش دەدەم بەڕاستی زمانێکی زۆر شەرعیانە بەکاربێنم. جا زمانی شەرعی وشەی ناشیرنی تێدا نییە، وشەی بریندارکەری تێدا نییە، وشەی ڕوشێنەری تێدا نییە. هەوڵ دەدەم زمانێکی زۆر شەرعیانە و شارەستانیانە بەکاربێنم، چونکە ئێمە شوێنکەوتوی پێغەمبەرانین سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ. من هیچ پێغەمبەرێکم نەبینیوە، هەموو قورئان تەماشاکەن وشە و تەعبیرێکی بریندارکەری بەرامبەر بە نیارەکانی بەکارهێنابێ. ئەوان درێغیان نەکردووە، قسەی ناشیرین تۆمەت بارکردن و هەڕەشەکردن، بەڵام یەک پێغەمبەر نابینم سەڵات و سەلامی خوا لەسەر هەموویان بێ نەک هەر لە وەڵامی هەڕەشەدا هەڕەشە بکەنەوە،
نەکەر لە وەڵامی قسەی ناشیریدا قسەی ناشیری بکەنەوە بەڵکو بۆ بەرامبەرەکانیان تەکید کردەوە کە ئێمە دڵسۆزی ئێوەین بۆ وێرەگەر تەماشای ئەم چەند ئاەتەی سوورەتی ئەعراف کەین کە باسی هود دەکا وإلى عاد أخاهم هودا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره أفلا تتقون قال الملأ الذين كفروا من قومه إنا لنراك في سفاهة وإنا لنظنك من الكاذبين هود عليه الصلاة والسلام بانجي قال كيدك هذا بنداتي بو خواب كان جلو برسراوي شي ديكتان نيه ئەوانیش دەڵێن ئێمە تۆ لە نەفامیدا دەبینین نغرۆ بووی و تۆ لە درۆزنان دەبینین هود لە بەرامبەری ئەو قسەیەدا کە نە نەفام و نە درۆزنیشە دەڵێ نەخێر ئێوە درۆزنن ئێوە نەفامن وەکو بەداخەوە هەندێک لەو تاربێژەکانی ئێمە و هەندێک لەو خەڵکانەی ئێمە کە بەحساب بەرگری لە ئیسلام دەکەن بەڵام پەنا دەبەنە بەر شێوازی زبر و ناشیرین کە ئیسلام لەسەر ئەو جۆرە کەسانە قەرزار دەبێتەوە وا دەکەن هود چی دەڵێ قال يا قومي ليس بي سفاهة ولكني رسول من رب العالمين أي خلقكم أي قلكي من لخوتانم من فاميم تيدانية من روان كرام للعن پروردگار جهانيانوا دعايد فرميو إني لكم ناصح أمين من بو إيوة دلصوزي شي أمين دارم جا من هو إن شاء الله بوشي وازق سبكام و من باسەکەی خۆم کردووە 5 تەوەر هەوڵ دەدەم زۆر بە گوشراوی لە ماوەی ئەو سەعاتەدا کە من لە مێشتی خۆمدا ئامادەم کردووە ئەو 20 دقەی سەرەتای لێلا بەرن لە 5 تەوەردا تەوەر یەکەم باسی یاسای جووتیەتی دەکەم لە دروستکراوەکانی خوادا و لە ژیانی بەشەریشدا کە دابەش دەبن بۆ ژن و پیاو و پاشان لە تەوەری دووەمدا باسی ئەوە دەکەم کە لە ڕۆژ ئاوا تەوژمی ڕزگارکردنی ئافرەت شتێکی لۆژیکی و چاوەڕوان کراو بووە چونکە فعلا لەوێ ستەم لە ئافرەت کراوە هەم بە ناوی دینەوە ستەم لە ئافرەت کراوە کە من دەقەکانی تەورات و ئینجیل دێنم و هەم بە ناوی فەلسەفەوە و هەم بە ناوی شارەسانەتی گریک و ڕۆمانەوە کە هەندێک لە دەقەکان دێنم و لە تەوەری سێمدا باسی ئەوە دەکەم کە جوڵانەوەی مێگەرایی فیمینیزم هەروەها جێندەر و دەرهاویشتەکانیان ئەو جوڵانەوەیە پێناسەیان چۆنە و دەرهاویشتەکانیشان چی بوو نەک لێرە چکە لێرە تازەوە خەڵشیە بۆنیان دەکا بۆن بەڵام لە ڕۆژ ئاوا تەماشا بکەین داخوا لەوێ دەراویشتەکانیان چی بۆ چۆن بووە و لە تەوەری چوارەمیشدا باسی چۆنیەتی مامەڵە دەکەم لەگەڵ ئەو ڕەوتەدا چۆن مامەڵەی لەگەڵدا بکەین و لە تەوەری پێنجەمیشدا باسی خولاسەیەک و باسی پوختە ئەوەی کە باز کراوە پوختەیەکی و خولاسەیەکی لێ باز دەکەم و قسەی کۆتایی خۆمی تێدا دەکەم با بێمە سەر تەوەری یەکەم یاسای جووتیەتی لە دروستکراواندا مەخلوقاتی خوادا و پایەبوونی ژن و مێرد لە چوارچێوەی خێزاندا بەڕێزان ئەگەر تەماشای هەموو دروستکراوەکانی خوا بکەین کە ئاسمان و زەویەوە و بە ورد و درشتەوە بیندرا و یاخود هەست پێکرا و هەست پێ نەکراوە هەمووی یاسای جووتیەتی بەسەریدا حاکیمە ئاسمان و زەوی جووتن تاریکی و ڕووناکی شەو و ڕۆژ دنیا و دوا ڕۆژ ڕوح و جەستە هەمووی دوودویە خوای پەروەردگاریش ئەم ڕاستیەی لە زۆر شوێندا لە قورئاندا دووبارە کردوێتەوە یاخود تەکیدی لەسەر کردوێتەوە بۆ وێنە کە دەفەرمێ ومن كل شيء خلقنا زوجين لعلكم تذكرون لە هەموو شتێک جووتمان دروست کردو بۆ ئەوەی پند وەربگرن واتە پند وەربگرن کە ئەو بەدیهێنەرەی ئێوەی هێناوەتە دی جووت نییە تاکە قل هو الله أحد بڵێ خوا تاکە ئەحەد ئەوەیە کە وێنەی نەبێ هاوتای نەبێ و یەکێکی دیکەی نەبێ لە بەرامبەریدا بۆیە خوا سبحانه وتعالى ڕەگەزی نییە چکە ئەوە یەکێکە لەو قسانەی کە هەندێک لە فێمینیستەکان دەیکەن کە
دیارە زیاتر ڕەخنیان لە یەهودیەت و ناسەڵانیەت گرتووە گوتیانە ئەوە بە نەفەسێکی نێرایەتی بە نەفەسێکی پیاوسالاری گوتراون ڕەنگەوا بێ بەڵام بەنسبەت قورئانی ئێمەوە کە فەرمایشتی خوایە هەر بە نەفەسی پەروەردگار و خوای متعال خوای تەعالا فەرمایشتی خۆی فەرمووە دوور لە لایەنگیری بەلای نێر و مێدا وەڵکو نێر و مێ بۆ خاوەکو یەکن چ لە نێو جیهانی مرۆڤاندا لە نێو جیهانی ئاژەڵاندا هی پەڕەوراندا لە نێو جیهانی مادەدا کە خۆتان دەزانن کە خشتی یەکەمی مادە گەردیلەیەکە لە نێوشێک پێک دێ کە نێوکەکە پرۆتۆن و نیۆترۆنە و لە ئەلیکترۆنێک کە بارگەیەکی سالیبی هەیە ئەویش پرۆتۆنیش بارگەیەکی موجیبی هەیە لەوێشدا هەر جووتیەتی هەیە هەروەها خوا سبحانه وتعالى دەفەرمێ والشەفع والوەتر سوێن بە جووت و بە تاک جووتەکە هەموو دروستکراوەکانی تاکەکەش تەنیا خۆیەتی و بەنسبەت ئەوەوە کە نێرومێ هەبوون لە ژیانی بەشەردا وەکو چۆن هەبوونی شەوگار و ڕۆژگارە لە ژیانی بەشەردا ئەویش هەروان دەفەرمێ والليل إذا يغشى والنهار إذا تجلى وما خلق الذكر والأنثى إن سعيكم لشتى سوێن بە شەوگار کە دادەپۆشێ سوێن بە ڕۆژگار کە دەدرەوشێتەوە و سوێن بەو زاتەی کە نێرومەی هێناونەدی هەوڵدان و کردوکۆشی ئێوە جۆرا و جۆرە ئەی مرۆڤەکان ژن و مێرد دوو پایەی بنەڕەتی و هاوتای خێزانن برا خوشکەکانم لە ئیسلامدا کە ئیسلام لە وحی خواوە سەرچاوی گرتووە و خواش سبحانه وتعالى إن الله مستو على عرشه بائن عن خلقه خوا ليس كمثله شيء خوا لە دەروی دروستکراوەکانیەتی لەسەر عەرشی خۆیەتی بۆ شوەیە کە بۆ خوا شایستەیە و خوا وەکی هیچ کام لە دروستکراوەکانی نییە ئێمەی مرۆڤ ناتوانین شتێک بە زەینی خۆمان دابێنین مەگەر نێر بێیامێ بە بۆیە لە هێندێک لەو زمانانەدا کە فەرق بە نێرومێ دەکرێت بۆ لە زمانی ئینگلیزیدا بۆ پیا ڕناوی هی بەکاردێن بۆ ئافرەت شی بەکاردێن هەروەها لە هێندێک لە لەهجەکانی زمانی کوردیشدا ئەوە هەر هەیە بەڵام لە ڕاستیدا بۆ لای خوا سبحانه وتعالى بیرکردنەوە لە ڕەگەز شتێکی زۆر نالۆژیکیە چونکە خوا بەدیهێنەری هەموو دروستکراوەکانیەتی بە هەموو ڕەگەزەکانیانەوە بە هەموو جۆر و شێوازەکانیانەوە بۆیە بیرکردنەوە لەوە کە خوا سبحانه وتعالى ڕەگەزی هەبێ یاخود لایەنگیری هەبێ بەلای یەکێ لە ڕەگەزەکاندا شتێکی زۆر نامەنتیقیە و پێچەوانەی ئەوەیە کە بۆ ئەو بە پاکگرتن و بە بەرزگرتنێک کە بۆ خوا شایستەیە خوای پەروەردگار ئەوە کە ژن و مێرد یاخود ژن و پیاو دوو پای بنەڕەتی خێزانن لە سوورەتی حجوراتدا بانجی هەموو مرۆڤایەتی دەکات لە ئاەتی ژمارە 13دا يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير تەماشا بکەن خوشکە بەڕێزەکان برا بەڕێزەکان خوا بانجی هەموو مرۆڤایەتی دەکات يا أيها الناس ئەی خەڵچینە ئەی مرۆڤەکان ئەی مرۆڤایەتی ئێوەمان لە نێرێک و مێیەک دروست کردووە ذەکەرین و ئونثا کەمە بەس پێ ئادەم و حەوان سەلامی خۆیان لێبێ دوایی گێڕاومانن بە چەند تیرەوگەلێک تاکو پێک ئاشنا بن پێکەوە هاوکار بن إن أكرمكم عند الله أتقاكم بەدڵنیایی بەڕێزترتان لای خوا پارێزکارترتانە نەیفەرموو ئەوەی نێرتر بێ ئەوەی مێ بێ ئەوەی دەوڵەمەند بێ ئەوەی هەژار بێ بەڵکو ئەوەی خوێندەوار بێ ئەوەی نەخوێندەوار بێ ئەتقاکم هەم پیاو دەتوانێت پارێزکارتر بێ هەم ئافرەت دەتوانێت هەم خوێندەوار دەتوانێت هەم نەخوێندەوار دەتوانێت هەم پارەدار دەتوانێت هەم بێپارە دەتوانێت هەم ڕەشپێست هەم سپی پێست خوا مەیدانێکی کردووە بە شوێنی ئەسب تێدا تاودان هەموو کەس بتوانێت ئەسپی خۆی تێدا تاودە کە بریتێ لەوە دەستێنانی تەقوا هەروەها خوا سبحانه وتعالى دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون لآياتي بسوء لسورة الروم دەفەرمێ لە نیشانەکانی پەروەردگارێتی خوا ئەوەیە کە لە خۆتان هاوسەرانێکی بۆ ڕەخساندوون جا ئەمە ئەگەر دوێنراوەکان پیاو بن واتە پیاوەکان خوا ئافرەتی بۆ ڕەخساندوون ئەگەر دوێنراوەکان ئافرەت بن واتە ئافرەتەکان خوا پیاوانی بۆ ڕەخساندوون بۆ هەردووی لایەوەکو یەکە بۆچی لتەسکونوا ئیلەیها تاکو بەهۆی ئەو هاوسەرانەتانەوە
ئەو خژنتان بۆ بێ وجعل بينكم مودة ورحمة ولا نێوانتان دا خۆشەویستی و بەزەی و پرۆشی داناوە إن في ذلك لآيات لقوم يتفكرون لەوەدا نیشانە هەن بۆ کۆمەڵی بیر بکەنەوە کە خوا سبحانه وتعالى چۆن چ سیستەمێکی نایابی داناوە لە ژیانی بەشەردا لە ژیانی ئاژەڵاندا لە ژیانی ژیانداراندا لە ژیانی پەڕەوراندا کە بریتێ لە جووتیەتی هەردووچیان پێویستیان بە یەکدی هەیە و هەردووچیان بەهۆی یەکدی ئەو خژنیان بۆ دێ و بەزەی خۆشەویستی لە نێواندا داناون نەک ئەویان سەروەر بێ ئەویان ژێردەست بێ پیاو سالاری و ژن سالاری لە ئیسلامدا نییە لە ئیسلامدا شەرع سالاری هەیە هەمویان لە بەرامبەر خوادا بەندن دی شەرع دایناوە پیاوەوە ئەرکی تۆیە ئەرکی تایبەتی تۆیە ئافرەدەوە ئەرکی تایبەتی تۆیە ئەوانەش ئەرکە هاوبەشەکانتانن جاوە زیاتر دوای باسی دەکەم خی پەروەردگار لە وێچواندنی پیاو ئافرەتدا بۆ یەکدی کە چۆنن دەفەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن لە سوورەتی البەقەرەدا ئاەتی 228 لە 187 دەفەرمێ پیاوەکان ژنەکان بۆ ئێوە پۆشاکن و ئێوەش بۆ ئافرەتەکانتان پۆشاکن پۆشاک چ ڕۆڵێک بۆ ئینسان دەجێڕێ لە سەرماگەرمادی پارێزی ئای بۆ عاریدا دەپۆشێ جوانی دەکا کەواتە دەبێ ژن بۆ پیا وابێ پیاویش بۆ ژن وابێ وەکو یەک هەروەها لە مەسەلەی ماف و ئەرک لەسەر بوون لە نێوانی ژن و مێردا دەفەرمێ ولهن مثل الذي عليهن بالمعروف وللرجال عليهن درجة آياتي ژمارە 228 لە سوورەتی البەقەرە ئافرەتان هەمان مافیان لەسەر پیاوان هەیە کە هی پیاوان لەسەر ئەوان هەیە واتە چۆن ئەرکی پیاوانیان لەسەر شانە ئافرەتانیش ئەرچیان لەسەر شانی پیاوان هەیە وللرجال عليهن درجة بۆ پیاوان پلەیەک هەیە بەسەر ئەواندا دەزانن ئەتەبەری چۆنی ئەوە مانا کردووە هەندێک لە توێژەرەوانی قورئان بە تایبەتی ئەو دەڵێ ئەو دەڕەجەیە واتە دەبێ پیاو هەوڵدا لە ئافرەتەکەی لە ژنەکەی باشتر بێ ئەوە پلەکەیە دەبێ هەوڵدا لەو باشتر بێ ئەگەر وەکەم و کوڕێکی بوو چاپۆشی لێ بکە چکە بەهۆی پێکهاتەکەیەوە کە خی پەروەردگار وای خۆڵقاندووە بتوانێت ئەرکی دایکایەتی ئەنجامدا خوا عەتف و سۆزێکی زۆری داوەتێ ئەو عەتف و سۆزەی جارێ وای ڕەنگە بەلار بیخاتە بەرچاوی پیاو دەبێ چاوپۆشی هەبێ وعاشروهن بالمعروف فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا بەچاکە مامەڵ لەگەڵ هاوسەرەکانتاندا بکەن ئەی پیاوەکان ئەگەر شتێکتان ڕقی هەڵسا لە ژنەکەتاندا نزیکە ئێوە ڕقتان لە سیفەتێکی بێ بەڵام خێریکی زۆری تێدا بێ جاخۆ کە ئافرەتەکە لە چاوی تۆدا لارە ئەی پیاو تۆش لە چاوی خزانەکەدا ڕەنگە هەر لاربی ئەوش دەڵێ ئەو پیاوە بۆ دڵی هێندە ڕقە و دڵی هێندە بەهێزە و تەماشای ئەو منداڵە دەگرێ هەر خۆی لەوە خەبەر نایەنێ بەڵام ئەو یەکسەر یەکپی هەڵدەستێ بۆ خی پرگار ئەی وا خوڵقاندووە کە ئەو ئەرکە باشتر لە پیاو بتوانێت ئەنجامدا بێمە سەر تەوەری دووەم لە ڕۆژئاوا تەوژمی ڕزگارکردنی ئافرەت شتێکی لۆژیکی و کاردانەوەی ستەم و لادانی ڕۆژئاواییەکان بوو لە حکمی عەقڵ و نەقڵ لە حکمی عەقڵ و وەحی ئەمە پێویستە تۆزەشی بکەینەوە ئەگەر تەماشای مێژوو کللتوری گریک و یۆنان و ڕۆمان و دوایی ئەوروپای ئێستا و هەروەها بە ئەمریکاشەوە تا ڕۆژئاوا هەمووی ئەگەر تەماشا بکەین شتی زۆر وا دەبینین کە بە هێند هەڵنەگرتنێکی زۆر بەڵکو بێڕێزیەکی زۆر بەرامبەر بە ئافرەت هەبووە من چەندی قسەتان بە نمونە بۆ دێنمەوە ئەمە هەم لە فەلسەفەیاندا هەیە و لە شارەسانیتیاندا هەبووە لە مامەڵی ڕۆژانەیاندا هەبووە و لە کتێبە دینیەکانیشیاندا هەبوو دوایەوە کە گۆڕدراون ئەگەنا خوا سبحانه وتعالى هەرگیز لایەنگیری نەبوو بۆ بەلای پیاویان بەلای ئافرەتدا بەڵام دوایەوە کە دەقە دینیەکان گۆڕدراون کتێبەکانی خوا گۆڕدراون ئەو شتانیان تێ هاویشتراوە با تەماشا بکەین یوێل دیۆراند کە مێژونووسێکی مەشهورە و کتێبێکی بەناوی قیسەة الحەضارە 30 بەرگە دەڵێ من یەکسەر معناکەی بە کوردی دێنم بەڵام بە عەرەبی تەرجەمە کراوە دەڵێ ئەو نەرێت و بەرنامەیە کە ئەثینیەکان هەیان بوو لە پەیوەست بە پەیوەندی نێوان پیاوان و ئافرەتان هەمووی دەستکردی پیاوان بوو
چونکە تۆ یان دەبێ بگەڕێەوە مەرجیعەکەت یان دەبێت وەحی بێ کە خوایە سبحانه وتعالى وەحی خوایە یان دەبێ بگەڕێ دەخوا چێ قسە بەدەستە ئەوان دیارە کە وەحیێکیان لە بەردەستدانە بووە گەڕاونە بۆ قسەی مرۆڤەکانی شێ باڵا دەست بۆ پیاوەکان حکمڕان بوون هەموو ئەو نەرێت و بەرنامانە کە دانراون دەستکردی پیاوان بوون. ئەفلاتۆن کە فەیلسوفێکی ناوداری یۆنانە دەڵێ ئافرەت زەوی دەکێڵێ ئاژەڵەکان بەخێو دەکا پۆلە باڵندەکان بەخێو دەکا و کردەوە نابوتەکان ئەنجام دەدا وەکو کۆیلەکان ئەوە لە جمهوریەکەی خۆی داهاتووە و لە کتێبی ئەلقەوانین لە لاپەڕ 405 خۆی داهاتووە. هەروەها ئەفلاتۆن داوای کردو کە ئافرەتان و منداڵان هی هەموو لایەک بن واتە هیچ ئافرەتێک تایبەت نەبێ بە پیاوێکەوە و هیچ منداڵێک تایبەت نەبێت بە ماڵێکەوە هی مەشاعیب ینی بەڵام هەڵبەتە ئەوە قسەکەی ئەوە هەڵبەتە بۆی نەشۆتە سەر ینی خەڵکی یۆنان قبوڵیان نەکردو بەڵام ئەوە بیر و بۆچوونەکەی وا بووە. ئەرستۆ کە قوتابی ئەفلاتۆن بۆ دەڵێ پێویستە وا تەماشای مێینە بکەین کە تێکدراوێکی خەلقیە تەشەوه خەلقی یاخود دروستکراوێکە شێوێنرا و تێکدراوە. هەروەها هەر ئەرستۆ دەڵێ پیاوان لە دەستڕۆیشتنیان بەسەر ئافرەتاندا ئەوەیە کە هەمیشە دەستیان بەسەریاندا دەڕوە و حکمیان دەکەن و دەبێ ژێربار و ژێر حکمیان بن. ئەمە قسەی ئەرستۆی لە کتێبەکەی خۆیدا. ڕۆمانەکان ئەگەر تەماشا بکەین یولدۆران لە قسەة الحەضار لە بەرجی دەدا دەیهێنێ لە یەشێ لە فەیلسوفەکانیانەوە کە دەڵێن عادەتەکانی ئێمە وا پێویست دەکەن لەسەر ئافرەتانی عاقڵ کە خۆیان ملکەش بن بۆ پیاوان چونکە عەقڵیان سووکە و پێویستە پیاوان حکمیان بەسەردا بکەن بەبێ قسەی پیاوان ئەوە نەکەن. هەروەها هەر لە قسەة الحەضارەدا هاتووە دەڵێ بەپێی قانونی ڕۆمانی پیاوان واتە مێردەکان دەسەڵاتی تەواویان پێدرا کە هەم مارەی ئافرەتان و هەم ممتەلەکاتی ئافرەتان لە جێڕچێفی پیاواندا بێت کە ئەمانە تەوان هەمووی وەکو دوا باسی دەکەم هەموو پێچەوانی شەریعەت. ئەمجا با بزانین لە پەیمانی کۆندا پەیمانی کۆن واتە تەورات و کتێبانی کە لەگەڵیدان بزانین لەوێدا باس و خواسی ئافرەت چۆنە بەڵام لێتان تێک نەچێ ئەم پەیمانی کۆنە ئەوە نییە کە خوا ئەو تەوراتەی خوا بۆ موسای ناردووە عەلەیهی سەڵات وەسەلام کە لە 5 سیفر پێک هاتووە سیفری تەکوین و لاویین و تەثنیە و عەدەد و ئەوانە نا ئەمە خروج نا ئەمە ئەو تەوراتەیە کە دەستکاری کراوە گۆڕدراوە. لە سفری تەکویندا لە ئیسحاحی 2دا دەڵێ ئەڵبەتە من یەکسەر دەقەکەی بە کوردی دێنە مەگەنا بە عەرەبی تەرجەمەی عەرەبی کراوە دەڵێ پەروەردگاری پەرسترا و بێدەنگیەکی بەسەر ئادەمدا هێنا و ئادەم خەوت دوای خوایەکێک لە پەراسوەکانی دەرهێنا و شوێنەکەی بە گۆشت پڕ کردەوە وەلەو پەراسووە خوا ئافرەتێکی بۆ ئادەم فەراهەم هێنا کە مەبەست پێ حەوایە و بۆ ئادەمی ئامادە کرد گوتی ئەوە هاوسەری تۆیە کەواتە ئەوە کە ئافرەت لە پەراسووی پیاو دروست بووە لە پەیمانی کۆندا لە تەوراتدا لە قورئان دەشتیوان نییە ئەوە یەک. پاشان ئەوە کە ئافرەت سەرچاوەی گوناحە کە ئەوە زۆر جار هێندێک کۆلکە خوێندەواری خۆشمان بەبێ تەحقیق و لێکۆڵینەوە پاڵی دەدەنە لای ئیسلام لە ئیسلام دەشتیوامان نییە تەماشا بکەن. لە سیفری تەکوین لە ئیسحاحی 3دا هاتووە دەڵێ خوا لە ئادەمی پرسی بۆچی لەو درەختە قەدەغە کراوەتان خوارد ئادەم گوتی ئەو ئافرەتەی کە تۆ دابووت بە من لەگەڵ منت دانابوو ئەو لە درەختەکە پێوێی دام منیش لێم خوارد. پەروەردگاری پەرسراو بە ئافرەتەکەی گوت چیت کردووە بۆ وات کرد ئەویش گوتی مارەکە هەڵی خەڵەتاندم ئەمنیش لێم خوارد. خوا بە ئافرەتی گوت واتە بە حەوای فەرموو من ناڕەحەتی تۆ زۆر دەکەم بەهۆی ئەوە کە تۆ حەملت دەبێت تۆلدار دەبی و بە ئازار و منداڵت دەبێ منداڵەکانت دەبن
و هەمیشە تۆ تامەزرۆ دەبی بۆ لای هاوسەرەکەت و هاوسەرەکەت بەسەرتەوە گەورە و حکمڕان دەبێت. ئەمە لە سیفری تەکویندا هاتووە، بەڵام لە قورئاندا دەفەرمێ فەئەکەلا مینها، پێکەوە لێیان خوارد. بەڵکو لە سوورەتی تاهادا دەفەرمێ وعەسا ئادەم رەبەه فەغەوا، ئادەم سەرپێچی لە پەروەردگاری کرد و تووشی سەرگەردانی بوو، شتەکە زیاتر دەخاتە ئەستۆی ئادەمەوە، بەڵام پێکەوە لێیان خواردووە. نافەرمێ حەوا ئادەمی هەڵخەڵەتاند، وەکو لە ئێستاش لەگەڵدا بێت لە دینی نەسڕانیدا و لە پەیمانی کۆن بۆ زانیاریتان، وەکو چۆن جوولەکەکان تەبەندی دەکەن وەکو کتێبی پیرۆزی خۆیان، نەسڕانیەکانیش هەر تەبەنیان کردووە، ئەوانی بە کتێبی پیرۆزی خۆیان دەزانن. با تەماشا بکەین لە پەیمانی نوێدا، لە پەیمانی نوێدا لە الرسالة الأولى إلى كونفوسيوس، أما رسالەیەکی بۆلسە ڕەسوڵ، دەڵێ با ژنەکانتان لە کەنیسەکاندا بێدەنگ بن، چونکە بۆیان نییە قسە بکەن، بەڵکو پێویستە ملکەش بن، وەکو لە ناموسیش داواتە لە وەحیش داوا هاتووە. بەڵام ئەگەر ویستیان فێر بن دەبێت لە ماڵێ لە هاوسەرەکانیان بپرسن، چونکە ناشیرینە بۆ ئافرەت لە کەنیسەدا لە کڵێسەدا قسە بکە. ئەمە لە ئینجیلەکان و لە ئاین نەسڕانی داهاتووە، بەڵام لە ئیسلامی خۆماندا ئافرەت عومەر کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ وتاریدا و ئافرەت لێ ڕاز بۆتەوە وتوێتی ئەو قسەیە چۆن دەکەی، خۆخوا ئاوای فەرمووە و عومەر گوتوێتی ڕاز دەکەی، پیاوێک هەڵەی کرد، ئافرەتێک ڕاستی کرد. ئەمجا هەر بۆڵس ڕەسوڵ لە هەمان نامە یەکەمدا دەڵێ چونکە پیاو لە ئافرەت نییە، بەڵکو ئافرەت لە پیاوە، و ئافرەت لە پێناوی پیاو لە پێناوی ئافرەتدا دروست نەکراوە، بەڵکو ئافرەت بۆ پیاو دروست کراوە. وایە لە قورئاندا دەفەرمێ بۆ یەکدی دروست کراون، بعضکم من بعض، هەردووچیان پێویستیان بە یەکدیە. ئەنجا تۆما ئەکوینی کە قیدیسێکە دەڵێ ئافرەت دروستکراوێکی عەیبدارە و شایستەی ئەوەیە کە بە کەم تەماشا بکرێ. ئیدێ وردەکاری دیکەش دەڵێ پێویست ناکە باسی بکەم. مارتن لۆثەر دەڵێ ئافرەتان لە ئیشی ماڵەوە دەربێنە بە کەڵکی هیچ شتێک نایەن. ئەمە دەقی قسەکەیەتی کە ویلدۆران لە قیسەت حەضارەدا لێوە هێناوە، تەماشا بکەن. ئەم قسانە برا خوشکە بە ڕێزەکانم کە هەم لە کتێبە دینیەکانی جوولەکە و نەسەڕانیان داهاتوون و هەم لای فەیلسوفەکانیان هاتوون و لای قانونبزانەکانیان هاتوون، گومانی تێدا نییە ئەم قسانە کاردانەوە دروست دەکەن و زوڵمن. ئێمە ئێستا لێرەوە کە تەماشای دەکەین بە زوڵمی دەزانین، بە چ عەقڵ و مەنتیقێک تۆ ئاوا تەماشای ئافرەت دەکەی، بە چ لۆژیکێک ئاوا مامەڵە لەگەڵ ئافرەتدا دەکەی. بۆیە سەرەتا لە کاردانەوەی ئەوەدا جوڵانەی و ڕزگاری خوازی ئافرەت دروست بوو کە بە عەرەبی دەڵێن تەحریر المەرئە، و فعلا ئافرەت حەقی بوو کە خۆی ڕزگارکە، و دوایی هەنگاوی کە چوونە پێشتر داوای یەکسانیان کرد، و دوایی ئەمە زیاتر کاردانەوەی زیاتریان بوو و داوای مێگەرایەتیان کرد، فێمینیزم. ئەمجا دوایە سەری کێشا بۆ ژێندەر و هەموو ئەو دەرهاویشتانی کە لە ژێندەر و لە فێمینیزم پەیدا بوون، کەواتە جموجۆڵی ڕزگاری داوای ڕزگاری ئافرەتان ئەگەر لە شوێنی خۆیەوە کە لە ڕۆژ ئاوایە تەماشای بکەین، تەماشا دەکەین شتێکی مەنتیقی بووە، شتێکی لۆژیکی بووە. وەکو ئەگەر لە یادتان بێ هەر لەم هەوڵی ڕۆشنبیریە دەکاتی خۆی من 5-6 کۆڕم جێرا لەبارەی عەلمانیەت و لەبارەی عەولەمە و لەبارەی دیموکراسی و لەبارەی مافی مرۆڤ و لەبارەی تیرۆرەوە. لەوێ باسم کرد کە عەلمانیەت سیکۆلاریزم بۆ غەیری وڵاتی موسڵمانان ئەگەر تەماشای شتێکی لۆژیکیە، لە کتێبە دینیەکانیاندا ژیان ڕێک نەخراوە، شەریعەتیان نییە، ئەلبەتە نەک ئەو دینەی خوادای بەزاندووە، بەڵام لێ دەرهێنراوە، شەریعەتیان نییە، حەڵاڵ و حەرام و چاکە و خراپ و ڕاست و چەوت دیاری نەکراوە، بۆیە ناچار بوون ئەو بۆشایە پڕکەنەوە بەچی؟ بە سیکۆلاریزم. ئەمەش لێرەدا بە هەمان شێوە لە کاردانەوەی ئەم بارودۆخە ناهەموار و نامەنتیقیەدا جموجۆڵی ئافرەتان ئاوا سەری هەڵداوە لە ڕۆژ ئاوا. با بێمە سەر تەوەری سێیەم، جوڵانەوەی مێگەرایی و فێمینیزم و ژێندەر و دەرهاویشتەکانی. لێرەدا
برا خوشکە بەڕێزەکان پێویستە ئێمە دووشتان لێک جیاکەینەوە ئەوە کە ئافرەت مافی هەیە حەقی هەیە و ئافرەت یەکسانە لەگەڵ پیاودا هاوتای یەکن پێکەوەن ئەوە بە شوێنی خۆی بەڵام ئەوەی دی کە ئێستا تەوان لە جموژۆڵی فێمینیزمدا بڵین سەری هەڵداوە جەندەردا سەری هەڵداوە کە دوای باسی دەکەم ئەمە شتێکی دیکەیە ئەوە وەزعێکی دیکەیە ئێمە لەگەڵ حەقەکەت داین بەڵام بەتەکی دژی ئەوەین کە تێپەڕاندن و ناحەقە کرۆکی مێگەرایی کرۆکی فێمینیزم ئەوەی کە من بۆم دەرکەوتوە کە من لێرە شۆ بەڕاستی بەبێ خوێندنەوە قسە لە هیچ شتێک ناکەم من لەوانە 15 زیاتر خوێندوێتەوە لەنێ ئەواندا کتێبەکەی سیمن دوڤوار کە لە 1949 نووسیوێتی ئافرەتی ئەوەیەکی فەڕەنسیە بەناوی ڕەگەزەکەی دیکەەوە تەرجەمەی زۆر زمانان کراوە تەرجەمەی کوردی شەر کراوە زۆر شتمان لەو بارەوە خوێندوێتەوە نی هەروە لە خۆ قسەی لێ ناکەم کرۆکی مێگەرایی واتە فێمینیزم نەک داواکردنی مافی ئافرەتانەوە ئەوە جایە کرۆکی مێگەرایی و جێندەر لە ڕاستیدا بریتێ لە ئەوە کە ئافرەتان بە ئافرەتبوونی خۆیان و بە مێینەبوونی خۆیانیان شەرم بێ پێیان نقصانی بێ پێیان کەم و کوڕی بێ هەر چۆنێکی بخۆیان لەوە دەرباسکە ئەمە کرۆکەکەیەتی و دوایش بەڵگە لەسەرەوە دێنمەوە بەجارە بێنین پێناسەی مێگەرایی یاخود فێمینیزم چۆنە ئەلبەتە زۆر بە زۆر شێوە پێناسە کراوە لەسەر یەک پێناسە ڕێک نەکەوتوم بەڵام دەتوانین بڵێین فێمینیزم جوڵانەوەیکی سیاسی کۆمەڵایەتی لە ڕۆژئاوا سەری هەڵداوە بۆ داواکردنی مافەکانی ئافرەت و یەکسانکردنی لەگەڵ پیاودا بە گشتی و لە هەموو لایەکەوە بەڕەهایی و سەرنجام سەری کێشە بۆ بێنیازی لە پیاو و چڕبوونەوە لە دەوری ژن التمركز حول الأنثى بعربي مصطلح كان واهناوە بەڵکو خراپتر بۆ ئەوەش سەری کێشا کە جموژۆڵ هەیە سا لە ئەمریکا و لە ئەوروپا ئەوانە کە دەڵێ هەر پیاوان پێویستە هەر نەهێڵدرێن تقطيع أوصال الرجال ئەمە بە کورتی پێناسەی فێمینیزم کە یەکێک لە شارەزایانی ئەو بوارە بیل هۆکس دەڵێ ئێمە گرفتێکی سەرەکیمان هەیە کە لەسەر یەک پێناسە ڕێک نەکەوتوین فعلا ئەتۆ سەدان پێناسە دەبینی بۆ فێمینیزم چونکە بە چەند قۆناغێک داهاتووە بینە سەر جێندەر کە مشتومڕی زۆری لەسەر کراوە دەکرێ ئەمە دیارە وشەیەکی ئینگلیزیە لە ئەسڵێکی یۆنانیەوە هاتووە و جێندەر بە معنای هەستکردنی مرۆڤ بۆی کە نێریان بێ لە ئینسیکلۆپیدیای بریتانی لە دایری معارفی بریتانی وا پێناسە دەکات دەڵێ بریتێ لە هەستکردنی مرۆڤ بەوە کە نێریان مێیە بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەزەکەی ئەووا دەڵێ یە هەندێکیش بە جۆریان لێک داوەتەوە نەوە جۆری کۆمەڵایەتی هەندێکیش دەڵێن ئەمە منظمة الصحة العالمية ینی ڕێکخراوی تەندروستی جیهانی وای پێناسە دەکات دەڵێ بریتێ لەو زاراوەی کە بەکارهێنانەکەی ئەوە دەگەیەنێ کە ئەو تایبەتمەندیانی پیاوان و ئەفرەتان هەڵی دەگرن وەکو هەندێک پێکاتەی کۆمەڵایەتی هیچ پەیوەندیان نییە بەلایەنی سێکسی و جینسیەوە ئەمە ڕێکخراوی تەندروستی جیهانی وای پێناسە دەکات واتە پیاوێک ئافرەتێک ئەو سیفەتانەی کە هەینی پەیوەندیان نییە بە لایەنە جینسیەکەیەوە داخوانێریان بێ بەڵکو ئەوە کۆمەڵگا خێزان کللتور ئەو سیفەتانەی تێدا پەیدا کردوون بۆیە بە پێی جێندەر دەڵێ دەگونجێ ئافرەتێک بەڵێ مێیە بەڵام دەگونجێ دەوری پیاو بینێ ژن بێنێ پیاوێک بڵێ نێرە بەڵام دەگونجێ دەوری ژن ببێنێ شوو بکە بۆ زانیاریتان ئەمە کە دەڵێن جۆری کۆمەڵایەتی فەلسەفەکەی لێرەدایە واتە سیمن دوڤوار دەڵێ چی لە کتێبەکەی خۆیدا دەڵێ ئافرەت وەکو مێینە وەکو ئینسان لەدایک بوو بەڵام کردیان بە ئافرەت و ئەو دەڵێ دایکایەتی ئافرەت ئەفسانەیە کۆمەلگا وای لێ کردووە کە دایک بێ تەمانە قسانە زۆر نامەنتیقین بۆ زانیاریتان چونکە من دوای باز دەکەم کە لە ڕاستیدا ئەوە کە ئافرەت دەبێت دایک بێ هەموو پیاوی دنیا کۆبکەوە بەقەت ئافرەتی پێ ناکرێت کە دایک بن ناتوانن خی پەروەردگار ئافرەتی وا خوڵقاند و هەر ئەو دەتوانێت دایک بێ بەڵام ئایا دایکبوونی ئافرەت
نقصانیە وەسیفەتێکی هێندە خراپە کە ئافرەتان وا حاشای لێ بکەن و خۆی لێ دوور بگرن بەتاکید نەخێر بەڵام ئەم فەلسەفەی فێمینیزمە لە ئەنجامی وەکو گوتم لە ئەسڵدا کاردانەوە بوو بەڵام دوای لە تێپەڕاندندا هەمیشە تێپەڕاندن سنوورەکان هەموو دەبەزێنێ هەڵبەتە هێندێک زاراوەی دیکەی پەیوەست هەن بە جێندەرە وەکو بە عەرەبی گوتویان التەمکین للمەرئە بەهێزکردنی ئافرەت واتە لە بەرامبەر پیاودا هەروەها الصحة الإنجابية تەندروستی منداڵبوون ئەوە بۆیان نایانگوتو عمومەت چونکە بڕابەوە نییە کە ئافرەت دەبێت دایک بێت هەروەها التەمیز ضد المەرئە لە کۆنگرەی سیداو کە لە 1979 بەسترا التەمیز ضد المەرئە لە جیاتی ظڵم تەمیزیان بەکارهێناوە لە جیاتی بڵێ ظڵم لە ئافرەت لەبەر موسڵمانان لێوە هەڵدەوەستنەوە یان نا دەڵێن تەمیز واتە جیاکاری نابێت جیاکاری بکرێ باشە الأدوار النمطية ڕۆڵە کلاسیکیەکان زانین ڕۆڵ کلاسیکی یعنی چی یعنی وەکو ئێستا لە هەموو دنیادا مەسەلەن پیاو ئەوە پیاو و باب و ئافرەتیش و دایکە و منداڵەکان ئەوە دەکە ئەوە دەڵێنەوە کلاسیکیە حرية الحياة غير النمطية ئازادی ژیانی ناکلاسیکی واتە با ژن ببێتە پیا و دەوری پیاو ببێنێ و پیاویش دەوری ژن ببێنێت و ئەوان هەروەها المتحدون والمتعايشون ئەوانە هەموو زاراوانە پەیوەستن بە جێندەرەوە ئەوانەی کە پێکەوە دەژین پێکەوە ژیاوەکان پێکەوە بۆکان هەروەها الاستحقاقات الأسرية شایستەکانی خێزانی شایستەی خێزانی واتە ئافرەت لەگەڵ پیاودا لە هەموو شتێ دەبێ وەکو یەک بن پێچەوانەی سروشتی بیان هەموو شتێ دەبێ وەکو یەک بن باشە بۆ زانیاریتان وشەی جێندەر بۆ یەکەم جار لە ڕێکەوتنامەی سیداو لە 1970 جار بەکار هات دوایی لە کۆنگرەی قاهیرە بۆ دانیشتوان لە 1994دا 51 جار بەکار هات دوایی لە دێکۆمنتی پەکین لە 1995 233 جار بەکار هات و ئێستاش دنیای پڕ کردووە وشەی جێندەر براو خوشکەکانم لە وشەیەکی ماناناڕوونەوە ماکماناکە ئێستاش ڕوون نییە گۆڕا بۆ ئیدۆلۆژیەک بۆ جۆڵانەوەی ئەوەی کە پێ دەڵێن ڕێدیکال فێمینیزم واتە توندڕەوی مێگەرایی ئەمیش دیارە بە سەرپەرشتیکردن و دەست لە پشدانی نەتەوێگرتوەکان پوختەی مەبەست لە جێندەر ئەوەیە یەک نابێت جیاوازە بیۆلۆژیەکان واتە جیاوازیەکانی کە ئەوە پیا و خی تەلەوا خۆڵخان و ئافرەتیش ئەوەیە و ئەو جیاوازیانە نابێ هۆکاری جیاوازی ڕۆڵیان بن لە خێزاندا و لە کۆمەڵگادا بەڵکو پێویستە هەموو ڕۆڵەکان بە یەکسانی دابەش بکرێن یەک دوو دایکایەتی ئەرکێکی کۆمەڵایەتیە و مەرج نییە بەس ئافرەت دایک بێت سیمۆن دو بوڤوار وا دەڵێ ئافرەت وەکو ئینسان لە دایک بوو مێینە وەکو ئینسان لە دایک بەڵام دوای کردیان بە ئافرەت سێ هاوڕەگەز خوازەکان ماف و ئەرکی یەکسانیان هەیە لەگەڵ ئاساییەکاندا وەکو یەک جۆری کۆمەڵایەتی نیە بە ئەو جۆرەکەی وایە مەسەڵ کابرا دەڵێ من وەکو لایانی ڕواڵەتی پیاوە بەس دەڵێ من وا هەز دەکەم ژنم بۆم هەیە شوو بکەم ژنەکە دەڵێ وەڵام من هەز دەکەم پیاوم یاخەت دەی تو تازە نابیە پیاو بە هەر حاڵ هەیە نەخۆشی دەگۆڕێ کە پێیان دەگوتری المتحولون یا المتحولات پیاوە خۆگۆڕەکان و ئافرەتە خۆگۆڕەکان کە ئەوەش بۆ خۆی بەسەر هاتێکی دیکەیە لێرەدا من دەقی قسەیەکی بانکیمۆنتان بۆ باسکەم کە لە مانگی مارتی 2012 زاینیدا کردوێتی دەڵێ ئەو دەقی قسەکەی خۆیەتی کە المواثيق الدولية وأثرها في هدم الأسرة برجيك هناويتي ضليه طبعا تعبيرك نازانم بكردي شوني بينام ضل أقول للسحاقيات واللوطيين ومتعددي الممارسات والمتحولين جنسيا يعني بكردي أو أفرد بوانيك أو أفرتانيك پێکەوە هاوسەرگیری دەکەن خۆلێک دەخشێنن بە نێربازەکان و بەوانەی کە ممارەسەی جینسی جۆرا و جۆر دەکەن و ئەوانەی کە خۆیان گۆڕیوە هەموویان دەڵێم لەستم وحدەکم ئێوە بەتەنیانین هەوڵدانی ئێوە بۆ کۆتایی پێهێنانی توندوتیژی و جیاکاری هەوڵدانێکی هاوبەشە هەر هێرشێک بۆ سەر ئێوە هێرشە بۆ سەر کۆی ئەو بەها جیهانیانەی کە نەتەوێگرتوەکان سوێندی خواردومنی سوێنمان خواردەوە کە بیان پارێزین
بۆیە پێویستە توندوتیژی کۆتایی پێبێنین و پێویستە ئەوە کە پەیوەندیە سیەکسیە بڵێن شازەکان لادەرەکان بە تاواندامەدرێن ئەوە کۆتایی پێبێ. ئەمە قسەی بانکی مۆنە. بێمە سەرەوەی کە دەرهاویشتەکانی فێمینیزم ژیندەر چی بوون لە تاڵبەتە لە ڕۆژ ئاوا وەکو گوتم لێرە تازەوە بۆن و بەرامەی دەگاتە ئێرە کە ئومێد دەکەم هێندە نەچەسپێ کە و دەرهاویشتانی لە ڕۆژ ئاوا پەیدا بوون و بەدەستیان و گیریان خواردووە کە ئاماژە بە هێندێکیان دەکەم لێرە ئەوە ببێ. ئەلبەتە من لێرەوە دڵسۆزانە قسە دەکەم. هەندێک خەڵک هەر باسی جێندەر دەکەن و باسی فێمینیزم و باسی ئەوە و هەر وشەکە بەکاردێنن، بەڵام تەماشای واقعەکەی ئێرە ناکەن، تەماشای واقعەکەی ڕۆژاواش ناکەن. ئەمن لەخۆ بەڕاستی قسە ناکەم. من چوون بۆ هەندێک لە وڵاتانی ڕۆژاوە تێوە ڕاماوە و متابعە دەکەم ئەوانە بۆ زانیاریتان. لەبێ ئێستا 12 جۆر خێزان پەیدا بووە. ئەمە ئومەمی متحیدە کتێبێکی دەرکرد بە ناوی الئوسرە والتحديات المستقبل بە عەرەبی تەرجەمە کراوە. 12 جۆر خێزانی داناوە. جا تەسەوور کەن 12 جۆر خێزان یعنی ێ باشەوە ژن و پیاوە خێزانی ئاساین ئەدەوی دیکە پیاو پیاو ئافرەت و ئافرەت ئافرەت و ئاژەڵ پیاو و ئاژەڵ نازانم چی زۆر سەیر و عەجایب. 12 جۆر خێزان کە نەتەوەیە گرتوەکان لە کتێبەکەی خۆی داتانی پێداهێناون، بەڵکو هەندێک دەڵن 16، هەندێک دەڵن زیاتریش. ئەمجا بەتە باشە هەندێک سەرژمێرکەین، بەڵام بەر لەوە بە یەک قسەی ئەم کابرایە بێنم کە کابرا بۆ خۆی کردوتە ئافرەت دوای بۆتەوە بە پیاو، ئەویش بە ناوی ئالین ویلەر. دەڵێ دوای 40 ساڵ ئەو ئافرەتێک ئەلبەتە دەڵێ دوای 40 ساڵ لە هەڵی خۆم گەیشتم کە پیاوان و ئافرەتان یەکسانن لە ماف و ئەوەدا، بەڵام وەکو یەک نین. ژان خی تا هەر کەمێشانی بەجیا خوڵخاندۆ، بەڵام لە مافەکاندا لە ئەوەدا یەکسانن. تەماشا بکەن لە خۆکوشتنی هەرزەکاران و گەنجان بە تایبەت لە ئەمریکا لە ساڵی 1960ەوە تاکو ئێستا قسێ بەرامبەر زیادی کردووە. ژمارەی بەکاربەرانی مادەی بێهۆشکەر لە ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپا چەند بەرابەر زیادی کردووە. لە 17 وڵاتی ئەوروپاییدا ئێستا بە خاکسپاردن زۆر زیاتر لە ئاهەنگی لەدایک بوون. تاوان خۆتان دەزانن یعنی ژمارەی ڕۆژاوایەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەمی دەچێت. ژمارەی تەلاقدان و جیابوون لە ئەمریکا وڵاتانی ئەوروپا زۆر ڕۆهەکشانەوە لە 960 تا 90 دوو بەرامبەر لە هەندێکیاندا 4 بەرامبەر بۆتەوە. منداڵانی یەک باوان کە یان بابیان هەیە بەتەنێ یان دایکیان هەیە بەتەنێ کۆمەڵی نەخۆشییان لێ پەیدا دەبن. یەکەم زۆر دواکەوتون لە هەموو کایەکانی ژیاندا، دوو هێندەی ئەوانی دیکە واز دەخوێندن دێنن، ڕێژەی توشبوونیان بە نەخۆشیە دەرونیەکان زیاترە، مادەی هۆشبە زیاتر بەکاردێنن، تاوانکردن تیاندا زیاترە تا کۆتایی. بە تەنیا ژیاوان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا 108.3 زیادی کردواتە ئەوانی کە بە تەنیا دەژین، ئەگەر ژنن ئەگەر پیاون. ئەنجا ئەگەر تەماشای دەرهاویشتە فیکری و ڕەوشتی و کۆمەڵایەتەکان بکەین، یەک تانەدان لە ئاین، تەبان بەنسبەت ئەوانەوە کە تانەیان داوە لە پەیمانی کۆن و پەیمانی نوێ، وەکو گوتم لەو شتاندا کە بەناوی وەحی خواوە گوتراوە ناحەقیان نەبووە، بەڵام ئەوە لە نێو مسڵماناندا تانەدان لە قورئان لە فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. هەڵوەشانەوەی خێزان، ڕەفزکردنی سەرپەرشتی پیاو بۆ خێزان، نەهێشتنی ڕۆڵی ژن وەکو هاوسەر و دایک، لێک هاندانی ژن و مێرد، کەمبوونەوەی زاوزێ، نەهێشتنی حاڵەتی چەند ژنی کە بەدیلەکەی بریتێ لە فەرەژنی کە لە ئەوروپا هەیە، پەرستاندنی پەیوەندی سێکسی دەرەوەی خێزان، هاوڕەگەزبازی، پاشان زۆر فراوانکردنی چەمکی تونند و توێژی خێزانی. نازانم لە ماوەیەک لەمەوە پێش لە پەرلەمانی کوردستانیش زۆر لەبارەی تونند و توێژی خێزانی قسە کرا و کاردانەوەی زۆرێکی بەدوا خۆی دەهێنا. دەزانم تونند و توێژی خێزانی چەند مفڕەدەی تێدایە کە ڕاستە و خۆ لەگەڵ شەریعەتدا تێک دەگیرێ. تەماشا بکەن. یەک، ئەگەر ئافرەت کچ هەر بە کچێنی بمێنێتەوە تا شوودەکە، ئەو ماناوە سەرکوتی جینسی کراوە، کەپتی جینسی کراوە. دوو، مارەیدان بە ئافرەت، ئەوە نرخی ئافرەتەکەیە، ئەوە ستەمی لێکراوە، مانە تۆ دەیکڕی. سەرپەرشتی بەسەر ئافرەت بۆ بەشودانی، ئەوە زوڵمە لەو ئافرەتە. یەکسان نەبوونی ژن و پیاو لە میراتدا، ئەوە ستەمە لەو ئافرەتە. چەند ژنی ستەمە لەو ئافرەتە. تەلاق بەدەستی پیاوبوون ستەمە لەو ئافرەتە.
ئافرەتیش خوڵقی بەدەستەوە کە دوای باسی دەکەین ئافرەتی بووی هەیە پیاوەکە لە خۆی داڕنێ بەڵام نەدەڵێنەوە زوڵمە و جوودبوونی پیاو لەگەڵ هاوسەریدا بەبێت ئەوەی کە بە تەواوی ڕازی بێ ئەوە ستەمە لەو ئافرەتە پیاو ئەگەر بەشدار بێ لەوەدا کە منداڵیان ببیانە بێ ستەمە لە ئافرەتەکە ئافرەتەکە بۆ خۆی دەزانێت پێی خۆش منداڵیان دەبێت گەنە ناوێت پیاوەکە بۆی نییە یعنی ڕاوێژێکی پێ بکرێ جیاوازی ڕۆڵەکان لەنێو خێزاندا پیاو وەکو باب دەور دەبینێ و ئافرەتی وەکو دایک نەخێر ئەوە ستەمە لە ئافرەت ئەوە کە ئافرەت لە تەمەنی خوار 18 ساڵی شوو بکات ئەوە ستەمە لە ئافرەت و ئافرەت ئەگەر سەفەر بکا بەبێ مۆڵەتی مێردی ڕێگەی پێ نەدرێ ئەوەش زۆڵمە لە ئافرەت ئەمانە هەمووی ئەم بۆ فەردانە دەچنێوە نێو چوارچێوەی تونند و تێژی خێزانی بابێ مەسەر تەوەری چوارە چۆن مامەڵە لەگەڵ ئەو ڕەوتەدا بکەین من پێشە مشتێک جارێک کەش دووبارەی دەکەمەوە بۆ برا خوشکانی کە دەنگمان دەبیست و ڕنگمان دەبین و ئەوانی دیکەش من ڕەجاتان لێ دەکەم ئێمە پێویستە بە حەق بڵێ حەق بە ناحەق بڵێ ناحەق بەڵام بە ناحەقەکە کە دەڵێ ناحەق با بە شێوەیەکی حەق بڵێ ناحەق عاتیفەی خۆمانی نەخەینە سەر و کەلیماتی ناشیرین بەکار نێنین کەلیماتی زبەر بەکار نێنین بە ئان قەست بۆ بریندارکردنی دڵی بەرامبەر ئەوە یەک دوو ئێمە پێویستە ئەم قەزیە هەمیشە وریابین ئەوەی کە حەقە لەوەی کە ناحەقە لیجا بکەینەوە ئەوەی کە حەقە واللهی لە نێو موسڵمانانی زۆر جار ئافە زوڵمی لێکراوە ئەرێ چەند کەستان پێشی دیمە خەڵک هاتۆ بۆ لام براکانی میراتیان بەش کردووە هی بە تایبەتی هی عەرز نادەن بە خوشکەکانیان و زۆر جار ینی کاتی خۆی تەمەن زیاتر بووە ئێستا تۆزێک باشتر بووە ینی مەسەن ئافرەت زۆر جار بە نابەدڵی بەشوو درراوە کە بە نابەدڵی بەشوو بدەی بە پێی فیقی ئیسلامی هەر مارەیەشی نایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئافرەتێک چوو بۆ لای گوتی بابم داومی بە برازایەکی خۆی منیش ناڕازیم فەڕەدە نیکاحەها ڕەتی کردەوە بۆیە پێش پێویستە ئێمە ئەو کاودانی ئەو قەزێلێک جیاکەینەوە ئەوەی کە حەقە لەو لای دانین ئەوی ناحەقە لەو لای دانین یەکسانی لە ماف و ئازادیەکاندا بۆ پیا و ئافرەت وەکو یەک لابردنی سەرجەم ستەمەکان حەقە جێڕانەوەی اعتیباری لۆژیکی و شەرعی بۆ ئافرەتان حەقە بەڵام ڕەتکردنەوەی ئەوە کە ئافرەت و پیا و بەڕەهایی وەکو یەکن ئەوە خۆ واقع پێمان دەڵەوانیە و علم پێمان دەڵێوانێ عەقڵ و لۆژیک پێمان دەڵێوانێ بەرژەوەندی خێزان و دنیا و دواڕۆژی هەموو لایەک پێمان دەڵێوانیە ئەمجا خستنە ڕووی هەڵوێستی هاوسەنگانەی ئیسلام تەماشا بکەن برا خوشکەکانم ئیسلام لە چەند شتێکدا ئافرەت و پیا وەکو یەک تەماشا دەکە یەکەم لە ڕووی مرۆڤایەتیەوە کە هەردووکیان مرۆڤن والله خلقكم من تراب ثم من نطفة ثم جعلكم أزواجا سورة فاطر خوا ئێوەی لە گەڵ دوایی لە تۆویلکە دوایی کردوونی بە هاوسەر وەکو یەک هەروەها یەکسانیان لە بەندەی خوابووندا ومن يعمل من الصالحات من ذكر أو أنثى وهو مؤمن وەکو یەک هەروەها لە ئەرکە گشتیەکاندا إن المسلمين والمسلمات والمؤمنين والمؤمنات دە صیفەتان بازەکە لە سوورەتی ئەحزابدا هەروەها لە سزاکاندا والسارق والسارقة فاقطعوا أيديهما والزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلدة لسورة نور وسورة مائدة وەکو یەک لە مڵکایەتی و میراتگرتندا للرجال نصيب مما اكتسبوا پیاوان پشتیان هەیە لەوەدا کەەوە دەستی دێنن ئافرەت بۆ هەیە وللنساء نصيب مما اكتسبنا ئافرەتانش بۆیان هەیە مڵکی خۆیانیان هەبێ و پیاوەکە بۆی نەی تۆشی بڵێی تۆشی منە نەخەی خۆیەتی هەروەها لە میراتگرتنیشدا للرجال نصيب مما ترك الوالدان والأقربون وللنساء نصيب مما ترك الوالدان والأقربون لفيربون وفيركردن دا قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون بو پیاوان أفرتان بقشتي فرمويتي دايك من عائشة خوالي الرازي قلتويتي نعم النساء نساء الأنصار لم يمنعهن الحياء أن يتفقهن في دين كل صحيح بخاري ذاته باشتين أفرتاني بشتيوانا كان بون شرم غير نقرتن لدين دا شعر زابن هەروەها یەکسانی لە مافی جیابوونەوەدا پیا و تەلاقی بەدەستە ئەدی ئافرەت ئەگە پیاوەکەی نەویست خوڵعی بەدەستە بۆی هەیە بڵێ من ئەو پیاوەم ناوێ وەکو لە سەردەمی پێغەمبەردا بووە صلی الله عليه وسلم کە ئافرەتێک چوو بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیح بوخاری مسلم داتە گوتی وەڵی نەعیبی دین نەعیبی ئەخلاقی لی ناگرم بەڵام کەیفم پێی نایە
فەرمووی مارێکەی بۆ ڕەت دەکەی و گوتی بەڵێ فەرمووی مارێکەی بۆ ڕەت کە و دەستی لێ هەڵگرا لە چەند بوارێکدا ئافرەت ژیاکاری پێکراوە لەبەرەوەی مڕاعاتی کراوە یەکەم ئافرەت نوێژی جومعەی لەسەر واجب نییە هەروەها جەنگی لەسەر واجب نییە و نوێژ و ڕۆژوو لە کاتێک کە دەکەوێتە بێنوێژی لەسەری واجب نییە و دوو ئافرەت مەسرەف کێشانی لەسەر نییە وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف وبيغمبر عليه الصلاة والسلام بهندي خزاني أبو سفيان فرمو خذي ما يكفيك وولدك بالمعروف ببيع أبو سفيان عقايل به أواني خوتم من على كانت في وستانة لما على كي وربقر ليه قل دوا بلان بشويتي بسنت لصحيح بخاري دهاتو لا ميرات قرتنو شايديدان دا جوازيان فيكراوه لميرات دا ئەگە کوڕ و کچ بن کوڕ دوو هێندەی کچ دەبا بەڵام ئەگەر دایک و باب بن بەقەد یەک دەبن بۆ زانیاریتان و ئەگەر برایەک بن کە تەنیا بڵێن دایکیان بوو بێ برای دایکی بن بەقەد یەک دەبن شەشێک بەڵام ئەگەر خوشک و برا بن بۆچی چونکە برایەکە هەم بۆ خۆی دەبێ هاوسەرگیری بکا و مەسرەف کێشێ و دەبای مەسرەفی خێزانەکەشی بکێشێ بەڵام خوشکەکەی شوو دەکا هەم مارەی دەدرێتێ هەم مەسرەفیشی دەکێشرێ شەریعەت بۆیە مڕعاتی برایەکەی کردووە کە با ئەو دوو ئەوەندەی خوشکەکەی میرات بەرێ بەڵام لە شوێنێکدا کە مەسرەفیان ناکەوێتە سەر بەقەد یەک میرات دەبن هەروەها لە مەسەلەی شایەتیداندا ئەوە دیارە دوو ئافرەت لە جیاتی پیاوێک ئەویش خۆی پڕی حیکمەتەکەی باس کردووە ئەن تەضل ئیحداهما فتذکر ئیحداهما الأخرى لە سەرپەرشتیارەتیدا پیاوان سەرپەرشتیاری خێزان بەڵام بەداخەوە کە هێندێک لە پیاوان لەبەر ئەوە کە وەکو شەرع دەڵێ سەرپەرشتیان نەکردووە ئێستا زۆر جار وازان ئافرەتان وازان سەرپەرشتیاری پیاو بۆ ئافرەت قیوامەت الرجل على الأسرة على المرأة وهذا شو خياتية وديكتاتوريتها نا خود بي لويش دا براويش بي بپرس و رابي وبياوك بياوانه بي كاروباري مالي عايدش نكاي دكا وردكاري كان تدخل لهم مشتاق ناكا مصرفي دەکێشێ و ئینفاقی لەسەر دەکێشێ و ئاگای لێیان دەبێ بۆ پەروەردەکردن ڕێ شوێن بۆ دانان بەڵام وردەکاریەکانی ماڵت چ بخۆن و چ نەخۆن و چ لێ بنێن عیدش دەکەی دەکا ئاخر پیاوی وا هەیە لەسەر لە هەموو ورد و درشتێکدا تەدەخل دەکا کە لە ڕاستیدا ئەوە لە ئەرکەکەی خۆی لای داوە هەروەها لە چەند ژنیدا پیاو بۆی هەیە زیاتر لە هاوسەرێکی هەبێ بەڵام ئافرەت هەر یەک هاوسەر و لە مەسەلەی عەوڕەتیاندا پیاو نێوان ناوکو ئەژنۆی عەوڕەتە بەڵام ئافرەت هەموو جەستەی جگە لە دەم و چاو و هەردوو دەستی تامە چەکی و لە بەخێوکردندا ئافرەت پێشخراوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەنتی ئەحەقی بولەدیکی ما لەم تەنکەحی ئافرەتێک هات بۆ لای جا ببووە لە مێردەکەی فەرمووی ئەتۆ شایستەتری بە منداڵەکەت ئەگەر شوو نەکەیەوە ئەگەر شوت کردەوە ئەو منداڵە بالای بابێکی دیکە نەبێ بەڵام ئەگەر شوت نەکردەوە تۆ زیاتر شایستەتری بە بەخێوکردنی